کۆبوونەوە گشتیەکان بە مەبەستی ئامادەکاری بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی درێژەیان هەیە و لەو چوارچێوەیەدا لێژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامیان بەسەرکردەوە. کۆبوونەوەی گشتی بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنفرانس بۆ هەریەکە لە ئەنجومەنی سۆران و ئەنجومەنی ڕەواندز و ئەنجومەنی خوشکان و تەندروستکاران و قوتابیان و مامۆستایانی پێشەنگ بەڕێوەچوو. دیارە ئەمڕۆ کۆبوونەوەی گشتی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بەڕێوەچوو خۆشبەختانە کە ئەندامان بە گروتینەوە لە هەموو ئۆرگانەکان لە هەموو ئەنجومەنەکانی سنووری مەڵبەند بە گروتینەوە بەشداریان لەو کۆبوونەوە گشتیە کرد و لێرەوە بە پێی دەرم کە سوپاسی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چواری کۆمەڵی ئیسلامی بکەم و هەروەها ئەو خوشکوبرانەی کە هاتوون لە سەرجەم ئۆرگانەکان کە بە گروتینەوە بەشداریم کۆبوونەوەی گشتیان کردیە و هیوادارین کە بتوانین لە داهاتووشدا کۆنفرانسێکی سەرکەوتوو و کۆنگرەی سەرکەوتوو بەستین و بتوانین هەموومان بەیەکەوە کۆمەڵی ئیسلامی بەرەو ئاقارێکی تر ببین کە بەرەو پێشسوون و کانەوەیەکی باش بەخۆوە بینیت. وەکو سەرجەم مەڵبەندەکانی دیکە کە ڕوومان تێکردووە بە ئامادەبوون و جۆش و خۆشی ئەندامانمان دڵخۆش بووین و گەرمگوڕێکی باش لەو مەڵبەندەبەری دەکرێت. ئەو گەرمگوڕیە هەم بۆتە هەندێک بۆ سەرجەم ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کە لە مەڵبەندەکانی دیکەشەوە بە گەرمی بێنە ناو پرۆسی کۆبوونەوە گشتەکانەوە بۆ ئێمە ژۆک و لیژنەی باڵا زۆر جێگای دڵخۆشیە کە ئەندامانی ئێمە ئەوەندە وشیارن ئاستی وشیاری هەڵبژاردنەکان زۆر بەرەو پێشچووە. ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە مەڵبەندی سۆران لە پێناو سەرخستنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی و بەرەو پێشبردننی حیزبەکەیان با گوڕوتینەوە بەشداریان لە کۆنفرانسە ناوچەییەکاندا کرد و نوێنەرانی خۆیان هەڵبژاردن. ئێمە وەکو ئۆرگانی قوتابیان بەڕاستی لەخوا بەزادەبێت بە گرۆتینێکی زۆرەوە بەشداریمان کردیا و هەروەها پێشوازێکی گەرمێش لەم کۆنگرە دەکەین چکە بەڕاستی ئێمە وەکو قوتابیان چین و توێژێکی هەستیاری لەناو ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامیدا بەڕاستی دەمانەوێت گۆڕانکاری هزری بکرێت و هەروەها ئومێدێکی گەشتمان بە ئەم کۆنگرە هەیە. بەڕاستی هیوادارم لە ئەم کۆنگرەی ئایندا کۆمەڵی ئیسلامی هەنگاوێکی زۆر گەورەتر بچێتە پێشەوە وارووا بتوانێت زاڵ ببێت بەسەر ئەو ئاستەنگانەی کە حیزبەکانی دیکە فکری لێکەنەوە کۆمەڵی ئیسلامی لە دوای خۆی بەزیان بێڵیت وارووا کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا ڕقەمێکە ژمارەیەکی هەمیشەی لە خەیاڵی خەڵکە بێگومان لە ئایندە گەشاوەتر و گەشترە بێت و وارووا هێزێکی بەرەو گەشتر و وارووا گەشەکردنی زیاترەوە بێگومان. لە 4 سال ڕابردوو سەرکەوتوانە کارەکانیان کردو چاڵاکردکانیان کردووە انشاءالله لە داهاتووشە باشترە بێ و بەهێزتر و پتەوترە بێ چاڵاکیەکانیان زیاتر پەرە پێ بدەن و زیاتر گرنگی بە ئافرەتانیش بدەن و بە خوشکانیش بدەن انشاءالله بە ئیزنی خوای گەورە سەرکەوتن بەدەست دەهێنن. کۆنگرە ئەبێتە هۆی نوێبوونەوە و تازەبوونەوەی ئەو ئەندامانەی لە چاکەوە بۆ چاکتر لە باشەوە بۆ باشتر لە دڵسۆزیەوە بۆ دڵسۆزیتر لە کارامەیەوە بۆ کارامەیتر ئێمە ئەبێ هەمیشە بە دڵسۆزی بۆ خوا ئەوجا بۆ خاک و نیشتمانی خۆمان کۆنگرە و کۆبوونەوەکانی خۆمان ئەنجام بدەین. کۆبوونەوە گشتیەکان وەک یەکەم هەنگاوی ئامادەکاری کۆنگرە لە سەرجەم ئۆرگانەکان بەڕێوە دەچن و هەموو ئەندامێک مافی دەنگدان و خۆهەڵبژاردننی هەیە بۆ ئەوەی ببێتە ئەندامی کۆنفرانس. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.